دەینە سەر ئەو بابەتی کە لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم پێکرد ئەوش باسی شانۆ بوو، فستیڤاڵی شانۆ کە حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر بەڕێوە ئەچێت. جاکە من ئەڵێم حوتەمین 3 ساڵیشە ئەم فستیڤاڵە بەڕێوە نەچووە، لە دوای 3 ساڵ ئێستا حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر بەڕێوە دەچێت. گلەی و گازندەیەکی زۆر هەیە کە بۆچی یان بینەری شانۆ کەمە یاخود کاری شانۆیی و هوەری شانۆ لە هەولێر کەمتر ئەکرێت. ماوەی چەند ڕۆژە لەمەوبەر بوو کە لە کەرکووک فستیڤاڵێ بەڕێوە چوو کە هی شانۆی شەقام و بەگشتی شانۆ بوو. بەبزانین لە کوردستانە چۆن ئەڕوانرێتە شانۆ بە مەرجێک کوردستان خۆی بۆ خۆی هەمووی مەسرحێکی شانۆی گەورەیەکە هەزارەها ڕووداوی بە تاڵ و شیرینەوە زیاتریش تاڵەکان تایدا ڕوویداوە کە ئەکرێت بکرێنە چیرۆکێک و لەسەر مسرحی شانۆکان نمایش بکرێت و بۆ وڵاتانی دەریشەوە زیاتر ببێتە هۆکار کە کورد و کوردستان بناسن. هیوا سوعاد سەرۆکی فستیڤاڵی حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر میوانی منە ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24. هەروەها لە سلێمانیش گۆران سەرگەڵۆیی مامۆستای هونەرە جوانەکانی سلێمانی لەوێەوە میوانە بێ لەگەڵیان لەگەڵ هەردووکیان گفتوگۆکەین سەبارەت هەم بە فستیڤاڵەکە هەم بە ڕەوشی شانۆ لە هەرێمی کوردستان. بەخێراتی کاکیوە. سپاس بەخێراتنی کا گۆرانی شەکەین و دواتر ئەگەڕێمەوە لای ئەو. کاک هیوا بۆچی ئێستا کە شانۆ با بڵین ڕووناکیەکەی کەمترە لە هەولێر لە جاتیەوەی کە شانۆ بکرێت فستیڤاڵەکرێت گرنگی نادرێ بە شانۆکە بەڵام گرنگیە درێ بە فستیڤاڵەک هەرچەند 3 ساڵیشە فستیڤاڵەکە نەکراوە چییە خێر چییە چۆنەڵێ بە کوردیەکەی ئەمە دوو لایەنی هەیە. لایەنێک پێیوەستە بە هونەرمەندانەوە کە هەوڵێکی زۆر زدیان نەدایە کار و ساڵاتیان بەردەوام بێ. لایەنی دومیش پەیوەندی بە حکوومەتەوە هەیە. حکوومەتەوە بۆ ماوەی 3 ساڵ دەچێت. ئێمە وەکو بەڕێوەبەراتی شانۆی هەولێر تا ئێستا یەک فلسی بۆ ئەو بەڕێوەبەراتی سەرف نەکردووە، یەک شانۆگەریمان نەکردووە، کردومانە لەسەر جیرفانی خۆمان، بەڵام حکوومەت یەک بڵێ دیناریشی بۆ سەرف نەکردین. سەبارەت بە فستیڤاڵیش فستیڤاڵی هەولێر فستیڤاڵێکی نێودەوڵەتیە ساڵانە دەکرا. باشە کەواتە پاڵپشتی زۆر گرنگە کێ پاڵپشتیتان نەکات ئەگەر کەس پاڵپشتیمان ناکە بێ پاڵپشتیە. ئیتر بەنسبەت فستیڤاڵش فستیڤاڵ 3 ساڵە ئێمە نایکێت لە هەولێر هەر پێمان دەڵێن پارە نییە سیولە نییە کەچی لە شارەکانی تر دەکرێت لە دووهۆک فستیڤاڵ دەکرێت لە سلێمانی دەکرێت لە کەرکووک دەکرێت لە ڕانیە دەکرێت. ئیتر ئەوە بوو ئێمە زیاتر پێداگریمان کرد بۆ ئەوەی فستیڤاڵەکە بەردەوام بێت هەم لە خلالی فستیڤاڵەکەش کە خۆی یەک لە ئامانجە هەرە سەرچیەکانی فستیڤاڵ ئەوەیە گروتینێک بداتن بە نێوەندی شانۆیی گروتینێک بدا بە شانۆ. گرنگی فستیڤاڵ هەرەوە نییە تۆ شتێک ساز دەکەی و بەناو تۆ چەندین دەوڵەت ئەزمموی چەندین دەوڵەت دێنی بۆ کوردستان کە تا ئێستا ئێمە ناتوانین بچینە دەرەوە بیان بینین. کاتە ئەم جارە کە ئەم فستیڤاڵەکان چۆن پاڵپشتی کراون بە چ شێوەیەک بووە پاڵپشتیە؟ ئەماش هەر لە خلالی ئەو محاولە زۆرەی کە داومانە لە هەموو لایەک بۆ ماوەی 3 جار ئەو فستیڤاڵە و ساڵ ڕەفز کراوە. ئیتر بە هەوڵی وەزارەتی ڕۆشنبیری و بە هەوڵی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری بە هەوڵی پارێزگا و ئیتر بە هەوڵی هونەرمەندان کە کۆبووینەوە کە دەبێت ئەو فستیڤاڵە لە هەولێر بکرێت. لەو جارە لە هەموو جارێک باشتر هونەرمەندانی هەولێر یەکدەنگ بوون بەسەر ئەوەی کە دەبێت فستیڤاڵ بکرێ و لە پاڵ فستیڤاڵیش ساڵاتی شانۆی بەردەوام بێتن. بۆ هیوایی کە ئەو لەمپەرانە نەمێنێت و لێرەوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە هیوای ئەوە خوازین کە ئەو کەسانی کە بەرپرسن لەم دۆخە و بەتایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە ئاوڕێک لەم حاڵە بداتەوە بۆی کە لە پایتەختی هەرێمی کوردستان ئەم بوارە گرنگە پشتگوێ نەخرێت. کاگیوە من دەگەڕێمەوە لای تۆ بەس بۆ هەندێک پرسیاریش کە دەگەڕێتەوە سەر هاوڵاتی و بینەری شانۆ من بچمە سلێمانی کاک گۆران سەرگەڵۆیی لە سلێمانی. بەخێراتی کاک گۆران هیوای بەیانێکی باشت بۆ خوازم. کاک گۆران ئەوەی کە کاگیوە باسی کرد سستی لایەنی پەیوەندیدارە بەوەی کە فستیڤاڵ ڕێک نەخراوە یاخود شانۆ تا ڕادەیەک وەلانراوە. دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم هاوڵاتی تا چەندێک لەمەیە هۆکارە بۆی کە
کەمتر سەیری شانۆکەن ئایا نەبوونی دەقی ناوخۆیی یەکێک لەو هۆکارانە نییە کە کەمترین بینەری شانۆ هەیە لە کوردستانە دەقێکی ناوخۆییمان نیە و دەقەکان دەقی بیانین چۆنەڵێ بە دەستێک چەپڵە لێ نادرێت بە هەردوو لا ئەم بوارە دەچێتە پێشەوە بەڵێ لە ڕاستیە بینەر پەیوەندی بە ئاستی هۆشیاری بینەرەکەەوە هەیە ئاستی هۆشیاری ئەم تاکەوە هەیە لەم کۆمەڵگەی ئێمەیە چونکە کۆمەڵگەی کوردی بەڕاستی بە معاناتێکی زۆر گەورە و هینا تێپەڕێت کە ینی مەحاڵە تێپەڕێکە مەسەن ڕەنگ زۆر جار بیری لای لایەنە ڕوحیەکانی خۆی نەبێ لایەنە سەقافیەکانی خۆی نەبێ بۆیە بینەری کورد بینەرێکی داماوە من تا ئێستا باوکمان نزیکەی 80 ساڵ تەمەنێتی یەک جار هاتووە بۆ بینینی نمایشێکی من و تاو ئیتر نمایشێکی نەبینیوە بەنمونە خانوادەی ئەم کۆمەڵگەی ئێمە هەر ئاوا پەروەردەبێت چونکە ئەم هونەرە بەڕاستی هونەرێکە لە ڕوحی ئینسانەوە نزیکە ئەمە ژوامان لێکا کە ئێمە بەرەوپیری بچین بەدەم ئەم هونەرەوە خەڵکەیە هەممی نییە بچێت شانۆ هەبێت یان نەبێت ینی بۆ ئەو گرنگی نییە مامۆستا گۆران پێتان وایە ئەمە هۆکارەکەی بۆ چییە گەڕێتەوە گەلی کورد وەک لە سەرەتای پرۆگرامەوە باسم کرد مەسرحێکی گەورەی هەر کوردستان بۆ خۆی مەسرحێکی گەورەی شانۆییە هەزاران بەسەرهاتمان هەیە چی وای کردووە کە گەلی کورد ئەوەندە گرنگی پێنەدات ئەو زروفەی بەسەرمان هاتووە کاریگەری هەیە بۆ هەر چۆنەڵێ هەموو فکر و هۆشمان لەلای ئەو بۆ باشتر بژین دایمە لە ناو شەڕ و ئاڵۆزی بووینە یاخود دەقەکان کێشەیان هەیە ئەمانە بۆ خۆی بەشێکن لە وەڵامی ئەو پرسیاری جەنابەت ئەیکەی بەڵام بەڕاستی ئێمە دەقی شانۆی کوردیشمان زۆر باش هەیە نووسەری باشیشمان هەیە من ئەمە ڕەخنەگرتن نییە لە تەواوی بینەرانی شانۆ لەبەرەوەی بینەری شانۆ لای ئێمە تۆزێک بەحدودە هەنێک جار پەیوەندی بە کوالیتی ئیشەکەەوە هەیە هەنێک جار پەیوەندی بە تێکستەکەەوە هەیە هەنێک جار پەیوەندی بەلایانی ئیداری نمە ببورن نمایشەکەەوە هەیە چونکە بەسەن نمایشمان هەبوو بەم کۆتاییانە نمایشی زۆر سەرکەوتوو بوون و نمایشی زۆر باش بوون و زۆربەی شارەکانی کوردستان گەڕاون و زۆریش بینەریان کۆ کردوتەوە و دڵنیابن ئەگەر بەردەوام بوونایە بینەری زیاتر و زیاتری شانە بوو ئەبوو بە شانۆیەکی بەردەوام کە ماوەیەکی زۆریش بەردەوام بوون شان و نامەنووسی باشمان هەیە ئێمە لە کوردستان دەقی باشیشمان هەیە بەڵام دەقەکانی ئێمە زیاتر لۆکاڵین و نەیانتوانی ببن بە دەقێکی گڵۆباڵی و سنوورەکانی خۆمان ببڕن بەڕاستی ئەمە ژوامان لێکە کە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین کە لە قۆناغە سەرەتاییەکانی مناڵی کوردەوە وای ڕابێنین کە هونەر کارێکی گرنگە و هونەر پێویستی بە ڕۆحی ئینسان هەیە و ئێمە هەر وڵاتێکمانەوە بیان ناسین پێویستمان بۆیە کە کللتورەکان بناسین کللتوری ژواتە هونەرەکان بناسین بەڕاستی ئێمە لە ڕێگەی هونەرەکانەوە وڵاتەکانە ناسین وڵاتێکی وەکو ئەمریکا هەموو کار و چالەکیەکانی خۆی لە ڕێگەی سینەماوە ئێستا ئەگەێنێ بە دنیا ئەمە ژوامان لەیەکە کە ئێمەش بیر بکەینەوە بزین ئایا ئێمە کەم و کورتیمان هەیە و کەم و کورتەکانمان کامانە باشە کاک هیوە ئەوەی کە کاک گۆران باسیەکات ڕوئیای هەندێک ئەتوای بڵین نەتەوەیەک وڵاتانیش دەکرێت بە شێوەی شانۆ فستیڤاڵەکانی لەم شێوەیە تا چەنە کاریگەری هەیە سە بۆ نمونە باسی ئەمریکای کرد مەسڕمان هەیە مەسریشێکێکە لە وڵاتانی کە گرنگێکی زۆری بە شانۆدا و تەنانەت خەڵکی کوردستانیش بە شانۆکارەکانی مەسڕ ئاشنان ئەو فەیسانە ئەناسنەوە تا چەندێک ئەمە کارەکاتە سەر ڕوئیای کولتوری وڵاتێک بۆ وڵاتێکی تر ئاشنای بکات ئەم فستیڤاڵانە شانۆ بەگشتی خۆی لە دنیا و بە تایبەتیش لە کوردستان لە سەردەمانی بڵێن ڕژێمی پێشوو شانۆ ڕۆڵەکی ئەوەندە کاریگەری هەبوو کە نزیک بوو لە معاناتی مرۆڤ نزیک بوو لە معاناتی تاچی کوردی هەستیان دەکرد شوێنێکەیە دەتوانن سربەستانە ڕای خواتیدام جێبیستی وشەی کوردەواری و وشەی شۆڕژێرانە بن ئەو کاتە شانۆ ئەو ڕۆڵی خۆی دەدیت ئێستا لەگەڵ ئەو پێشکەوتنی تەکنەلۆژیا و نەبوونی ڕوئیاکی وازەح لەلایەن هونەرمەندەوە نەک بینەر
بینەری ئێمە حەزی لە شانۆیە حەزی لە هونەری کوردیە زۆربەی جارش گلەیمان لێ دەکەن بۆ کاری نوێتان نیە بۆ ئیش ناکەن بۆ ئێمەش وەکو وڵاتانی تر ئاستی هونەرەکەمان ئاوانە بێ ئیتر ئەویش لە خەمی هونەرمەند تێناگاتن ڕاستەوخۆ خەمی هونەرمەندیش شارەزانیە بۆیە ئەو حەقی خۆیتی گرێ و گازاندێ خوب بکات بەڵام ئێمەی هونەرمەندین تا ئێستا نەمانتوانیوە ڕوئیاکی وازەحمان هەبی تا ئێستا نەمانتوانیوە بینەر پەرکەشی نمایشەکانی خۆمان بکەین ئەمەش هەم کەم و کوڕیەکە لەلایەن هونەرمەندانەوە هەمیش کەم و کوڕێک هەیە لەلایەن ئیدارەدانی ئەو وەزع لەلایەن حکوومەتەوە کە دەکرا بە شێوەیەکی باشتر فستیڤالەکە کراوە بەڵێ ئامادەکاریەکانی بۆ کراوە فستیڤالەکە ڕێک دەخرێت دەمانێت بزانین ئێستا گرنگیەکەی چییە تا چەند توانیوتانە خەڵکی بیانی بانکێش بکەن و ئایا نمایشیشی تیا ئەکرێت؟ بەڵێ ینی سەرەتا پێشەوەی بچمە ناو مۆزوعەکەی لە کاتێک کە تۆ نەتوانێت فستیڤال لە کاتی خۆی بکەیت ساڵانە بە بەردەوامی دنیا نەزانێت تۆ لە هەولێر لە کوردستان فستیڤالێکی شانۆیی هەیە لە مانجی دەدەکرێتن لە بڵێن بە تەحدید لە 20 دەدەکرێت یان وەکو ئەو بەروارەی ئەوڕۆ لە 12 دەکرێتن خەڵک دابڕینی دەبی لەگەڵ هێنانی گروپەکانی زۆر زەحمەت دەبێت ئەو ڕۆژە لە فستیڤالی شەرمشێخی مەسری ئەلانیان کە گوتیان 250 شانۆیمان بواتوە ئێمە 20 شانۆگەریمان هەڵبژاردەوە کەچی ئێمە بە خۆمان دەبی لە فستیڤالەکانی خۆمان داوت بنێرین بۆ ئەو شانۆگەریانی کە بەدڵمانیان بەدڵیشمان نییە تەنسیق بکەین لەگەڵ ITI لەگەڵ شوێنی تر حتا بتوانین کۆمەڵە گروپەک بێنین بۆ ئەم ساڵ ئێمە 15 شانۆگەریمان ئامادە کردووە لە 9 دەوڵەتی جیاجیا هاتوون لەوانە ئۆکرانیا رووسیا مصر سووریا تونس ئوردن سەڵتەنەی عمان عێراق ئیران و هەرێمی کوردستانش بە 5 شانۆگەری بەشداری دەکات باشە ئەو خەڵاتانەی کە لە فستیڤالەکە دەدرێت بە باشترین دەقا باشترین شانۆ ئەو خەڵاتانە ئامادەکراوە خەڵاتەکان ئامادەکراوە خەڵاتی زێڕینیشن بڵێ وەکو لژنەی هەڵسەنگاندن کێن ئەو لژنانی کە لژنەی هەڵسەنگاندن ئێمە هەروەکو باسم کرد بە ئەو ئیشانەی بەشداری دەکەن سێ لژنەی پەیوەست هەیە نەک تایبەت پەیوەستن بەو ئیشە یەکیان لە ITI جیهانیەوە کۆمەڵی کەسن کە هاوکاریمان دەکەن ئیشەکانمان بۆ تەرشیح دەکەن یەکێتی هونەرمەندانی عەرەب کە ئەوانش پاڵپشتێکی باشن بۆ هێنانی بەرهەمە شانۆیەکان و دەستنیشانکردن و بڵێن کاندیدکردنی ئیشەکان و لە ناو خۆش لێژنێکمان پێکەی نابوو کە چەند مامۆستایەکی پەیمانگای هونەرە جوانەکان بوون ئیش و کارەکان ئەوانی بە ڤیدیۆ بۆمانداد دەماندا ئەوان و بۆ خۆشمان لەو چەند فستیڤاڵی دوایی چەند نمایشێکمان بینی کە ئاستی هونەریان زۆر باش بوو لەگەڵ یان ڕێکەوتین کە بیان هێنین لە فستیڤالی هەولێرجدا بەشداری بکەن زۆر باشە کاگیوە من دواتر ئەگەڕێمەوە لات بۆی بزانم ئەو 5 شانۆیی کە بەشدارە بن لە فستیڤالەکە دەقەکان هیچێن ناوخۆن یاخود بە چ جۆرەکە من ئەگەڕێمەوە لات بەڵام دەچمە لای کاگۆران مامۆستا ئەوەی کە باسیشی لێوەکرێت تۆرانی بینەری شانۆیە چی بکەین ئێوە وەکو مامۆستایەکی هونەرە جوانەکان چ ڕێگە چارەیەکتان لە بەردەستایە بۆی کە بینەر ئاشنا بکەنەوە بە مەسرەحی شانۆ بۆ بە شانۆکان بەڵێ من پێشەوەی بێمە سەر ئەوە من دەستخۆشی لە کاکیوا و هاوڕێیانی شاری کەرکووک و دەربەنی خان هەموو و شارانی کە هەوڵوماندووبوونێکی زۆران هەیە بۆ بەڕێوەبردننی فستیڤال من بەڕاستی دەستخۆشیان لێکم هیوادارم بەردەوام بنە و گڕوتینەوەمان لێکات کە هەنگاوی یەکەم بنین بۆ ئەوەی کە بینەری ئێمە بێتەوە ناو هۆڵەکانی شانۆ بەردەوامبوونی شانۆ یەکسانە بە بەردەوامبوونی بینەر ئەگەر ئێمە وەکو شانۆکار وەکو لایەنە ئیداریەکانی شانۆ بەردەوام بین لە بەرهەمهێنانی نمایشی شانۆ ئێمە بەردەوامە بین لە کۆنتاکتکردن لەگەڵ
بینەری شانۆی کوردی ئەمە وامان لێ کات کە بچینە پێشەوە و ئەو شانۆیانە ئەنجام بدەین کە بینەری ئێمەش ئەوێت بەڕاستی تۆزێک پێشەسە مەسەن باسم کرد کێچێک لەو شانۆیانە لەبەرەوەی کە لایەنێکی ئیداری باشی لە پشتەوە بووە عقلێکی مارکتینگی باشی لە پشتەوە بووە دەرهێنەرەکەی و مەسەرەن تێکسەکەش دەرهێنەری باش و تێکستی باش بوون لە ناو نمایشەکەیە بە کۆی پرۆسەی نمایشەکە نمایشێکی سەرکەوتوو بووە ئەمە وای کرد کە زۆرترین بینەر لە خۆی کۆ بکاتەوە ئێمە ئەبێ پلانێکمان هەبێ بۆ نمونە ئەگەر لایەنی ئیداری شانۆکان لە هەر شارێکی کوردستان بێت ئەگەر بێن بە نمونە 20 کارمەندی شانۆی هەیە ئەم 20 کارمەندی ئەمە بنمونە دڵنیام ڕەنگە بگەنە 150 و ئەم شتانە چوزانم هەفتا بینەر هەفتا کارمەند ئەگەر وەرزانە بەم هونەرمەندانەی ناو بەڕێبەرایەتی شانۆ ئامادە بکرێ بێگومان شانۆ بەردەوامە بێ ئەم کارمەندە کارمەندی شانۆیە بابین بیخێنە سەرخەت بیخێن ناو پرۆژەی هونەریەوە بۆی ئەم هونەرمەندە بەردەوام بێ و ستافی دیکۆری بۆ ئامادە بکەین ستافی ڕووناکی ستافی ئارایش ستافی میوزیک تا ئاخیر هەموو ئەم ستافانە لە بەردەستی بەڕێوەبەرایەتیەکەمانە بن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین شانۆ بەردەوامی پێ بدەین و بینەری لەگەڵمانە بەردەوام بێت بەڕاست. بەڵێ ئێمە سپاس دەکەین مامۆستا گۆران سەرگەڵووی مامۆستای هونەرە جوانەکان کە لەگەڵمان بوویت بۆیە ئێستا ماڵاوی لە جەناب دەکەم چونکە ئەمە دوا پرسیار بوو کە لە بەڕێستانم کرد سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵمان سپاس دەکەم. کاک هیوا دەگەڕێم وەلای جەنابەت بۆ دوا پرسیار لە جەنابیشت کە باسم کرد ئەو دەقانەی کە بۆ ئەم پێنج شانۆیی کە لە فستیڤاڵەکە بەشدارە بن دەقی ناوخۆین چۆن ئەتانەوێت لە ڕێ ئەو دەقانەوە کورد بناسێنن؟ خۆی دەقەکان پێنج دەقن سێیان بیانین دوانیان بڵێن نووسەری کووردە ئەمە هەر وەکو باسم کرد ئیشەکانمان پلانێکی دوورخایانی تێدا نییە بڵێن ئێمە دانیشتین چەند ساڵێکە پلان دادنێن و ئەو فیستیڤاڵە چۆن بڵێن ئەو دەورەی حەوتەم چۆن بێت خوری هەفتەم چۆن بێت ئیشەکان پەلەپەلیەکی تێدا کراوە تۆ دەتوێت فیستیڤاڵکەی ڕەفز دەکرێت دەتوێت بیکەی ڕەفز دەکرێت ئەو نیگەرانی ئایا دەکرێت یان ناکرێت ئایا گروپ داوەتکە یان داوت نەکرێت پارەت نییە شانۆگەری بەرهەم بهێنی تر ئەمانە وای کردووە پەنا ببینێت بەر چەند دەرهێنەرێکی بەتوانە پێیان بڵێ ئەو فیستیڤاڵە وەرن بەشداری بکەن و ئیتر ئەوانیش بە هەوەسی خوان و بە ڕوئیای خوان دەقدێنن بەڵام کە تۆ بەرنامەت هەبی کە تۆ بزانیت ئێستا من بزانم ساڵێکی تر لە هەمان بەروار لە 12 فیستیڤاڵ دەکەم لە ئێستاوە لەگەڵ دەرهێنەرەکانداش لە ئێستاوە ئەو دەقانە هەڵدەبژێرم کە بۆ ئەوە دەشێتن باش ئێوە چۆن ماوەتان لە بەردەستا بووە گەروا بێ مانگونیەکمان لە بەردەستا بوو ئێمە لە بدایەتەوە هەر پرۆژەکەمان پێشکەشی هەر ڕەفز کرایەوە پێشکەشمان کرد ڕەفز کراوە ئیتر بەم دوایە کە ڕەزامەندی درا مانگونیەکمان لە بەردەست بوو ئیتر ئەوە بۆ ئەو شانۆگەریانەی کە هەبوون ئەوانەمان هەڵبژار هیوای سەرکەوتنتان بۆ خوازین بۆ هیوایی کە لە 12 ساڵێکی دیکەش لە هەمویان کاتە لە کاتی خۆی فستیڤاڵ ئەنجام بدرێت و میوانمان بن سپاس دەکەم.